إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، سلامي خواهی گەورەتان لێبێ، میوانانی ماڵی خوا، السلام عليكم ورحمة الله وبركاته. خواهی گەورە بۆ خاتر گەورەی خۆی مانگەیەنتە ڕەمەزانش بگەینێتە ئێمە ئەو خێر و بەرەکەتەی ئەو مانگە پیرۆزە کەسمان بێبەش نەکا، اللهم ئامین. ئیماندارانی بەڕێز، مسلمانانی خۆشەویست، معلومی جەنابتانە هەفتەی داهاتوو ئینشاءالله ئەکەوینە ناو ڕەمەزان. باش وایە، چاک وایە خۆمان ئابادەکەین ئەو میوانە بەڕێزەی خوای پەروەردگار، ئەو خەڵاتە گەورەی کە خوای پەروەردگار ناردێتی بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، کە ئامادەیەکی تەواو بۆی بتوانین لە خزمەتی خوادا عیبادەتێکی چاک و باش ئەنجام بدەین. خوا دەرفەتێکی تری داین، خوای گەورە تەمەنی درێژ کردین بگەینە ئەو مانگە ڕەمەزانە. کەسان و دۆستان و ئەحباب و خۆشەویستانی ئێمە حەزیان نەکرد چەند ڕەمەزانێکی تر بەرنە سەر، بەڵام دەرفەتی نەدا تەمەن گەڕانەوە بۆ لای پەروەردگار. پێغەمبەر گیان عەلەیهی السەڵات وەسەلام لەوە دەست پێ دەکەم وتارەکەمان البشرى بقدوم الشهر المبارك الرمضان، واتە مژدەدەر، مژدەیەکی خۆش بۆ من و بۆ ئێوەش. وەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕووی ئەکرد ئەصحاب و یاوەران، ئەی فەرموو ئەتاکم ڕەمەضان شەهڕ مبارەک. ئەصحاب و یاوەران، ئەوە ڕەمەزان هات، ئەو مانگە پیرۆزە کە خوای پەروەردگار ناردێتی هاتووە. فرض الله عليه عز وجل قيام الصيام، واتە خوای پەروەردگار ڕۆژی ئەو مانگە ڕەمەزانە پیرۆزە لێمان کە چییە؟ کە فەرزە، وا لەسەرمانشی وای کردووە سونەتە، سونەتێکی موئەکەدە کە شەوان شەو نوێژی بکەین. ئەو مانگەیە دەرگای ئاسمانەکان واڵا دەبێ، دەرگای باشت هەمووی دەکرێتەوە بە میهرەبانی خۆی هەتا ڕەمەزان کۆتایی دێ. لە یەکەم شەوی مانگی ڕەمەزانی پیرۆز دەرگای ئاسمان ئەکرێتەوە، بەهەشت هەش دەرگاکەی دەکرێتەوە بە ڕووی مسلمانانە، و دەرگای دۆزەخ هەمووی دادەخرێ، حەوت دەرگاکەی دۆزەخ خوای پەروەردگار دایەخا. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام شەیطانەکان ئەبەسرێنەوە هەموویان، و شەوێکی تایە لە 1000 مانگ خێری زۆرترە. هەر کەسێ لەم خێر و بەرەکەتە بێبەش بێ، ئەوە بێبەش بووە لە خێر و بەرەکەتی خوای پەروەردگار. ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. چونکە ئەمە خەڵاتی خوای ئیمانداران مانگی ڕەمەزان فرسەتە، بەخوا فرسەتێکە دووبارە نابێتەوە. نەکەن لە ڕەمەزانە کاتەکانتان هەروە بڕوا، ئامان و سەد ئامان نەکەن. ڕەمەزان کە داخلی ڕەمەزان بووین، تۆ ئەبێ جیاواز بێ لەگەڵ 11 مانگەکەی تر. هەمووی خێر و بەرەکەتە ئیمانداران، هەمووی خێر و بەرەکەتە. پێش ئەوەی ئێمە بچینە ڕەمەزان خێر و بەرەکەتە. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ کە تێت بۆ لای ئەچێتە سەر مینبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، جبریل تێ بۆ لای ئەصحاب و یاوەران دانیشتون وتارێک بۆ بخوێنێ، وتارێک بۆیان بڵێ. 3 ئامین ئەکا بەدەنگ بەرز پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەس ئەوە نەگویان لێیە ئامین. 3 جا پێغەمبەری خوا لە دوای یەکتری دووبارەی دەکاتەوە. پاشان ئەصحاب و یاوەران لێیان پرسی ئەی پێغەمبەری خوا، ئەو ئامینانە چی بوو ئەت کرد؟ ئەوش فەرمووی لەو کاتەدا جبریل هاتە لام، 3 دوعای کرد، داوای کرد لە من ئامینی بۆ بکەم. یەکێ لەوانە کە ئێمە بەبەستمانە وتی ئەی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام، نەکبەتی و قوربەسەری بەسەر کەسێکدا کە ڕەمەزان تێ و دەڕوا ناتوانێت خوا لە خۆی ڕازی بکە.
ڕەمەزان تێ و ئەڕوا ناتوانێت خوای پەروەردگار لە خۆی ڕازیکە. خەڵکی زۆرێ لە ڕەمەزانە تەواو دەبێ بەسەرشیا ئەچێ خوا لە خۆی تووڕاکە قوربەسەری ئەو کەسە لە خەسارەمەندایە دنیای دۆڕاندووە وە قیامەتشی. بۆیە ئەی محەممەد تۆ بڵێ ئامین. کەسێک کە نەتوانێت لە ڕەمەزانە خوای متعال جەلە جەلاله لە خۆی ڕازیکە. ئیماندارانی بەڕێز، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ قد جاءكم شهر رمضان شهر مبارك، واتە مانگێکی مبارەکە و پیرۆزە. بۆیە زانایان و علەمایان فەرمویان ابن ڕەجەب ئەتوانی پیرۆزبایی لە برای مسلمانت بکەی، مژدەی خۆشی پێ بدەی. ئەم دوو حەدیسە علەمایان دەفەرمن ئەوە مەبەستی ئەوەیە چۆن جەژنە پیرۆزە ئەنێری بۆ مسلمانان ئاوا مژدەی خۆشی پێی بدەی، نامەیە شتێکی بۆ بنێری بڵێ ئەوە ڕەمەزان هات، وەک خۆشیەک دەربڕی کە مانگی ڕەمەزانی پیرۆزە. بەداخەوە ڕەمەزان تێ ئەبێ ئێمە خۆمان کۆکەینەوە، لای ئێمە گۆرانی بێژمان بۆێنن. ئێمە چاوەڕێی خزمەت گوزارین، ئەوان دەڕۆن پارە لە شتێکا سەرفەکەن، نەخوا پێی خۆشە، نە پێغەمەر، نە ئوژدان، نە زەمیر، نە مرۆڤایەتی، نە کەسایەتی. ها ئەم شەو بینیتان ئیمانداران، ئەوە دنیایە بینیتان هەڵەبجە و سلێمانی و شارە زۆر دوو لە پێنجا پۆین پێنج بوو، ئەگەر کەمێتر بەرزتر بووە ئێستا هەمومان لەژێر خاکا بووین. ئیمانداران ئەوە دنیایە. بۆ ئێمە نەگەڕێینەوە، بۆ پەشیمان نەبینەوە. هەتا کەی مەڕۆن بۆ شتانە ئیمانداران، خۆتان گوناحبار مەکەن. پارەیەکی خەیاڵی ئێوە سەر بکرێ بۆ کابرایەک بێت گۆرانی بێژێ، مەچن، خۆتان گوناحبار مەکەن. ئەو مووقفەی کاڕۆی دانیشی خەیاڵکە لە قیامەتا لێ درێتەوە بۆت بەخوا. تاوەدەی بۆ سرەی بەردەمدا بنیشی لە ساحەی مەحشەرا لێ درێ و ڤیدۆیە بۆ جمعە و جەماعەت ڕۆیت بۆ سرەی بەردەم، بۆ خوا چووی بۆ سرەی بەردەم دانیشی. ئیمانداران باش تێ نەکەین پێشی ڕەمەزان لە ڕەمەزانە چۆن ڕوومان بێداوا بکەین خوا لێمان خۆش بێت، چۆن ئێمە خوای پەروەردگار شتێ نەکەین خوا تووڕەکەین. خوا زۆر تووڕەیە لێمان. ئەگەر بە بۆنەی ئێمە شۆ نەبێ، بە بۆنەی خراپەکارەکانمان تووڕەیە، چونکە ئەوانە ڕۆیشتون ناگەڕێنەوە، پەشیمان نابنەوە، ناو تاوانە غەرق بوون، تاوان هەڵی چینین، ئاگایان لە قیامەتی خۆیان نییە. ئەی ئەبێ ئێمەش بینە هاوڕێیان، ئەی ئەبێ ئێمەی ئەهلی قیبلە و ئەهلی مزگەوت و جمعە و جەماعەت بینە هاوڕێیەمانە. هەتا کەی بینە هاوڕێیان؟ ئەگە گەرەکتە لە دنیادا هاوڕێیان بی، چاوەڕێ بکە لە قیامەتشدا هاوڕێیانی. ئەگە گەرەکتە لە دنیادا هاوڕێیان نەبی، تەبەڕا بکەی لێیان، چاوەڕێکە لە قیامەت هاوڕێوانە نیت. ئەبێ لە دنیادا خۆت یەکلاکەیتەوە لەگەڵ کیایی؟ ئەهلی چاک، ئەهلی باش، ئەهلی لە ڕووخوا، ڕوو لە خوا دەکەی کامەی؟ ئەوەی ئاوەکەی ترخوا پەناماندا. ئیماندارانی بەڕێز، چونکە پێغەمبەری خوا فەرمێ مانگێکی پیرۆزاتوە، ئەو مانگەیە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەوێکی تیا لە 1000 مانگ خێری گەورەترە. ئەو مانگەیە ڕۆژوو، هەر کەسێ ڕۆژووی مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێ، خوای پەروەردگارە فەرمێ ئەی محەممەد پێیان بڵێ بە ئوممەتەکەت، واتە حەدیسی قودسیە، ئەی محەممەد بە ئوممەتەکەت بڵێ هەموو کار و کردارێک دەکەن لە سەر زەویدا بە نوێژ و هەتا ئەگاتە حەج و عەمرەش، هەمووی بۆ خۆیانە، پاداشتەکەشی دیاری کراوە. بەس ئەی محەممەد پێیان بڵێ ڕۆژووی مانگی ڕەمەزان پاداشتی نییە و دیاریش نەکراوە، بەس من ئەزانم پاداشتی چیە. ئەزانن مانگی ڕەمەزان ئەمەیە، فەرقی جیاوازی لەگەڵ عیبادەتەکانی تر ئەمەیە، کەواتە ئەجر و پاداشتی ڕۆژوو چییە؟ یەک ڕۆژ لە پێناوی خوادا بە سونەت نەک فەرز بە ڕۆژووی 70 ساڵ بینی تۆ و جەهەنم خەندەق دروست دەکرێ، 70 ساڵ 100 ساڵ بینی تۆ و دۆزەخ دوور دەکرێتەوە لێت. ئەی یەک ڕۆژ لە مانگی ڕەمەزان بە ڕۆژووبی ئەبێ چی بێ؟ ئەی 30 ڕۆژ، ئەی بۆنی دەمی تۆ کە بەشەرەکان لێی ڕائەکەن، کاتێ ئینسان ها بە ڕۆژوو
خوای پەروەردگار ئەفەرمێ ئەی محەممەد عەلەیهی سڵات وەسەلام ڕایگەێنە پێیان بڵێ بۆنی دەمیان کە زۆر ناخۆشە لای مرۆڤەکان بەڵام لای من لە مسک خۆشترە. بۆنی دەمت ئەمەنێ خۆش بێ لای خوا ئەبێ ڕۆژەکە چی بێ ئیمانداران خوا ئەو ڕۆژووە نابێ ئیحتیمامی پێ بدەین چاومان بە ڕۆژوو بێ گوێمان بە ڕۆژوو بێ دەممان بە ڕۆژوو بێ دەستمان بە ڕۆژوو بێ ئەندابەکانمان تەواو هەمووی بە ڕۆژوو بێ ڕۆژی تەواو بۆ خوای پەروەردگار خۆمان ئامادەکەین لە خزمەتی خوادا عیبادەتکەین وەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. سێهەمیان ئەفەرمێ ئەو مانگە مانگی سەبرە پاداشتی سەبر پاداشتی باشتە. پێغەمبەری خوا ئەفەرمێ عەلەیهی سڵات وەسەلام ئەو مانگە ئەفەرمێ من فطر فيه صائما كان مغفرة الذنوب هەر کەسێ بە ڕۆژوو بێ خوای گەورە یەوارە کە فتارەکەی لە گوناحەکانە خۆشە بێ. ئەزانی تۆ بە بۆنەی تۆوە یەکێ ڕۆژۆکە بشکێنێ ڕۆژەکەی ئەوش بۆ تۆ ئەنووسرێ و بێ ئەوەی ئەو کەمکە و ئەبێتە لە گوناحی تۆش پەروەردگار خۆش دەبێ و ئەبێتە مای ئەوەی وەکەوەی بەندەیەک یان چەند بەندەیەکت ئازاد کردبێ و ئەبێتە مای ئەوەی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وەسەلام کە ئینسان کە بە ڕۆژوو بوو بە خورمایەک یان چەند خورمایەک یان ئاوێک باسی ئەو سونەتەمان بۆەکە کە بە ڕۆژوو بێ یان بە دۆیەک وتێتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام یان فەرموویەتی هەر کەسێک ئەمانە بداتە موسڵمانێک لە ڕۆژی قیامەتە هەمومان پێغەمبەری خوا فەرمێ لەسەر حەوضی کەوسەر کە ئاوی مبارەکی حەوزەکەی مبارەکی پێغەمبەری صلی الله علیه وسلم هەر کەسێک قومی ئاوی لێ بخوا هەتا هەتایەتینی نابێ. خوای گەورە هەمومان لەو کەسانە بکە کە بەدەستی مبارەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەخوێنەوە. ئەمجا پێغەمبەری خوا فەرمێ حتى يدخل الجنة پاشە ما تاش نەبەشت. ئەمجا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وەسەلام ئەوەڵی ڕەحمەتە ڕەمەزان دە ڕۆژی یەکەم و پاشانش ئەفەرمێ وەسەتەکەی و ناوڕاستەکەی مەغفیرەتە و ئاخیرەکەیشی چییە؟ گردنی مسڵمانانە ئومەتی پێغەمبەرە لە ئاگری دۆزەخ. ئەمە چەند فەضائیلێک لەو مانگە پیرۆزە یان چەند گەورەیەک لە ڕۆژووی مانگی ڕەمەزانی پیرۆز ئیمانداران. سەحابەیەکی نازداری پێغەمبەر صلی الله علیه وسلم تەڵحە ئەفەرمێ دوو پیاو هەبوون لە زمانی پێغەمبەرا صلی الله علیه وسلم یەکێکیان زۆر عیبادەتیە کرد یعنی تەواو خۆی لا کردبوو و پیاوێکی ترش هەردووگیان وەفاتیان کرد بەڵام ئەمەیان کە زۆر عیبادەتیە کرد زیاتر ساڵێک پێشی ئەمەکەی تر بوو. ئەفەرمێ تەڵحە وەفاتی نەکردو ئەڵێ لە خەوا بینیم هەردووگیان لەگەڵ منە لە بەردەم دەرگای باشتیم حەساب و کتاب دەستی پێ کردووە. تەماشا ئەکەم ئەوەی کە ساڵی پێشوو وەفاتی کردو و شەهید بووە عیبادەتێکی چاک و باشی هەبووە لە مەکەی تر کە ساڵێکی دوای ئەو عیبادەتی کردووە. ئەڵێ لێوێ نایان خوێندەوە ئەوانەی کە ئەچن بۆ باشت تەماشام کرد زۆر عەجایب مات کەسی دووەمیان بان کرد ئەوەی کە شەهید بووە لە پێناوی خوادا عیبادەتێکی باشتری هەبووە لەوەکەی تر یعنی زۆرتر بووە ئەوەیان بانگ نەکرد ئەمەکەی تریان بانگ کرد کە ساڵێ دوای ئەو وەفاتی کردووە. ئەڵێ ئەمەم بینی دوایە هاتمە خەواچوومە خزمەتی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم وتمە ئەی پێغەمبەری خوا ئەم شەو خەوێکی وان بینیوە چونکە ئێمەی سەحابی هەمومان تەمەنامانە کرد بەو کەسەی ساڵی یەکەم کە وەفاتی کردو زووتر شەهید بووە وەفاتی کردو عیبادەتێکی چاک بووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەی تەڵحە ئەو پیاوە ڕاستە شەهید بووە لە پێناوی خوادا بەڵام ئەم پیاوە ساڵێ پاشی ئەو ماوەتەوە فەرقی ئەو لەگەڵ ئەمدا زۆرە چونکە هەر ساڵێکی ڕەمەزانەکە چەند قاتی ئەو ئەجر و پاداشتی زۆرە بێژگە لەوەی یانزەمانکە کە چەند عیبادەتی کردووە. بۆیە ئەمانە بووە مای ئەوەی کە پێشی ئەو بکەوێ بڵێ ئەو شەهید بووە و ساڵێ پێشش ئەو شەهید کراوە ئەم ساڵێک ماوەتەوە ئەم عیبادەتەی کە مانگی ڕەمەزان هاتووەتە سەریا و عیبادەتی کردووە بە بۆنەی ئەو
عیبادەتەوە پێشی ئەو کەوت و بۆ بەهشت. ئیمانداران نازانی ڕۆژێکی عیبادەتی مانگی ڕەمەزان زۆر گەورەیە. ئەزانن سنەتی مانگی ڕەمەزان نوێژە سنەتەکان بە فەرز لای خوا نووسێ. ئەزانی کە عیبادەتێکی یەک بە چەنە یەک بە 25 نوێژی فەرزەکان ئەو کاتە ئەچێ بۆ 700 فەرزەکان، سونەتەکانش یەک ئەچێ بۆ 25. بەس لەو مانگاوەیە لە مانگەکانی ترانیە. ئیماندارانی خۆشەویست، کەواتە خۆشەویستان دڵمان خۆش بێ بە ڕەمەزان، تەوبەیەکی نەسوح بکەین و خۆمان ئامادە بکەین و ماڵمان و مناڵمان کە دڵمانش خۆش بێ بەوەی کەوا یەواش یەواش نێزگە بینەوە بۆ مانگی ڕەمەزان، هەوڵدەین ڕۆژەکانمان مەجوانی بگرین، تەراویحەکانمان، نوێژەکانمان، عیبادەتەکانمان خۆمانش بپارێزین لە هەموو خراپیەک، بچووکترین خراپ هەتا گەورەترین. و مانگی قورئانە شهر رمضان الذي أنزل فيه القرآن، هەوڵدەین لەگەڵ قورئانە بژین خۆمان و ماڵ و مناڵمان حتا پێمان بکرێ لەگەڵ قورئانە بین، چونکە ئەسحاب و تابعین و پیاوچاکان مانگی ڕەمەزان هات هەموویانە خستە ولاوە بەس لەگەڵ قورئان ئاژین. خوای ڕەحمان پێ بکە، عەقیبەت خێرمان کە، تەمەنمان درێژ کاتەوە چەند ڕۆژەی ماوە بگەینە بەرەکەتی ڕەمەزان، بگەینە ئەو مانگە موبارەکە.